چینە کەرکووک بۆ لای هاوکارمان کاروان با بزانین پرۆسەی دەنگدانی تایبەت لە کەرکووک چۆن و بە شێوازێک بەڕێوە چووە هیچ گرفتێک هاتوۆتە بەردەم دەنگدەران لەوێ زانیاری زیاتر لە کاروانەوە وەرەگرین. کاروان سڵاو لێ بەبیانی و باش بێت پێمان بڵێ پرۆسەی دەنگدانی تایبەت لە کەرکووکی ئازیز چۆن بەڕێوە چوە تا ئێستا. کاروان حیاتم باشیت؟ بەڵێ لانا ئاری سڵاوتان لێبێ. دەنگدانی تایبەت لە کەرکووک زۆر بە باشی بەڕێوە ئاسێت منە مێوێ باسیەوە بکەم کە ئامێرەکان و کارمەندانی کۆمسیۆن زۆر بە باشی کارەکانی خۆیان کردووە. هەموو ئەوانەی کەوا ئەمڕۆ لە کەرکووک مافی دەنگدانیان هەیە بە سوپاو بە پۆلیس و پێشمەرگە و ینی هەموو دەنگدەرە تایبەتەکان لە کاتی خۆیان دەنگی خۆیان داوە و ساعت حەوت ئامێرەکانی دەنگدان بەکار کەوتون. منە مەوێ زانیاری لە میوانەکەم عەبدولباست دەروێش تەبێژی پۆلیس و تەبێسی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان ئۆفیسی کەرکووک وەرگرتان بە سڵاو لێبێ پێم بڵێ چۆن هەڵبژاردنی تایبەت لە کەرکووک بەڕێوانەوە. ئەمڕۆ پرۆسەی دەنگدانی تایبەت لە کاتژمێری حەوتی سەرلەبانیەوە دەستی پێ کرد بۆ هێزەکانی وەزارەتی ناوخۆ بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگە. وەگە بینین پرۆسەکە تاکو ئێستا بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە ئەچێ بەبێ ژبوونی هیچ ئاستەنگێ مایی باز بێن. ئەم پرۆسەیە بەردەوام ئەبێ تاکو کاتژمێر شەشی سەر لە ئێوارە و دەبێ ئاماژە بۆکەم بۆم پرۆسەیە 29 بنکەی دەنگدان تەرخان کراوە کە 191 وێزگەی دەنگدان دەکرێتە خۆ. تاکو ئێستا ئامێرەکانمان بە شێوەیەکی باش کارەکەون کارمەندەکانمان تاکو ئێستا هیچ تەنگ و چەڵەمەیەک نییە. هەروەها پرۆسەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەچێ لە جێر چاودێری ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستانی و نوێنەری قەوارە سیاسیەکان و ڕۆماڵکردنی دەستگاکانی ڕاگەیاندن. چەند هەزار دەنگدەری تایبەتمان هەیە لە کەرکووک؟ ئەوەی کەوا دەنگدانی تایبەت نێزەکەی 6,000 دەنگدەرە ئەوەی کەوا مافی دەنگدانی هەبێ. چەند ڕێکخراوی ناوخۆیی یاخود نێودەوڵەتی چاودێریان پرۆسەیەکەن؟ ڕێکخراوی ناوخۆیی ئەوەی کەوا تۆمەرکراوە ژمارەیان لە کۆمیسیۆنی کەرکووک 36 ڕێکخراوە 13,668 باجی چاودێران دابشکراوە. سەبارەت بە ژمارەی چاودێری نوێنەری قەوارە سیاسیەکان ژمارەیان نزیکەی 20,000 کەسە. و هەروە خۆشتان زانن میدیاکارانش بەشداری پرۆسەکەن و ڕووماڵیەکەن زیاتر لە 250 میدیاکار باشمان بۆ دا و متمانە پێدا ئەتوانن ڕووماڵی پرۆسەکە بکەن. کاک باست هیچ عەتەڵێک هیچ کێشەیەک لە بنکەکان تا ئێستا هەبووە ئەو 29 بنکەی کەرکووک مەبەست؟ تا ئێستا لە سەرجەم ئەو بنکانێکەوە باسمان کرد 191 بنکەیە تا ئێستا هیچ عەتەڵێ ڕووی نەداوە. جیاوازی ئەم جارە چییە؟ هەم پەنجەمۆر نەماوە هەم کامێرەتان داناوە هیچ تایبەتمەندێکی تر هەیە؟ جیاوازی ئەم جارە ئەوەیە ئێمە بەسەر 50 حبرەکە نەماوەیەکەوە 50 پێمەوەر بکەی و هەروەها جیاوازی ئەو جارە لەوەدایەکەوە لە پێشا کێشەیەکە کە دروست بوو ئەوەشکەوە پەنجەمۆرەکەی ناخێنرایەوە. ئەم جارە ئەو کێشەیە چارەسەر کرا ئەو هاوڵاتی ئەو دەنگدەرەیکەوە پەنجەمۆرەکەی دەرنەچێت لە ڕێگای کامیرەوە ئەناسرێتەوە ئەتوانێت دەنگ بدات. بەڵێ دیارە قەرەباڵغێکی زۆر ئێستا لە بنکەکانە هەیە ئاریانی کۆمەڵێک دیمەنی جیاوازە بینیم بە نمونە ئەمە یەکێک لەو خێزانانەی کە هاتوون بە خێزانی پێم وابێ هاوسەرەکەشت پۆلیسە ئەو ناوێت قسە بکات دیارە یەکێک لەو دیمەنە جیاوازانە بوو کە خۆی و منداڵەکەی و هاوسەرەکەی هاتبوون ئێرە بۆی کە بەشداری لە پرۆسەکەدا بکەن وەک بەشێکی زۆر لەو پۆلیسانی کەوا کەمەندان بوون بەهۆی ڕوبڕووبوونەوەی با بڵێن تیرۆریستان هاتوون ینی هاوکاری خەڵکانی تر بڕۆ بەشداریان لە پرۆسەکەدا کرد ینی پرۆسەکە و باسی کرد لە کەشێکی تاو ئارامدا بەڕێوە چێ بەبێ هیچ گرفتێک هاتبێتە بەردەم پرۆسەکە. بەڵێ دەست خۆش کاروان دەست خۆش بە کاروان سپاس ئومێدەکەین لە هەموو پارێزگاکانی عێراق پرۆسەی دەنگدانی تایبەت زۆر بە باشی بەڕێوە چێ و هیچ کێشەیەک نێتە بەردەم دەنگدەران.